ماوسا سنتر جيم سنتر حرامة يا حلالة. گیم سنتەر چییە بۆ خاتر خۆ؟ ماوسا ئەوەی کە پلێستێشن و ئەو شتانەی کە تێدانێت و بۆ مناڵی یاریەکە گەورە ئاوە. گیم سنتەر بەڵێ 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 گێم یعنی یاری، سنتەرش یعنی بەڵێ ناوەندی یاری. باشە کاکە گیان خۆی ئەزانی چۆنە ئەم شتانە هەچی یاریەکان هەیە باشە ئەوەی کەوا لە شەرع حرام کراوە ئەوە جیاوازە، بەڵام ئەم تەواوی ئەو یاری ئەلکترۆنە یاری ئەلکترۆنەکان هەمووی ئەچێتە بابی مباحەوە. باشە کەواتە حەڵاڵە دروستە، بەڵام ئەگەر تۆ شوێنێ دروست بکەیت ئەو شوێنە ببێ بە شوێنی تەرفیهی باشە زۆر جار لەو شوێنەیە گوناهی تیاکرێت، تێکەڵی تیاکرێت لەو شوێنەیە بۆ نمونە زۆر جار وا لە گەنجەکەی واز لە خوێندنەکەی بێنێ، وا لە گەنجەکەی لە دەستی کەسوکاری دەرچێ، وا لە گەنجەکەی واز لە کەسابەت بێنێ بتوێنێتێ. ینی ئەو یاریانە هۆکارن بۆ ینی بەلا ڕێبردننی گەنجە، ینی وای لێکە ئەم گەنجە بەلا ڕێیا بڕوات ڕێگە ڕاستەکە لە دەستدا. بۆیە ئینسانی مسلمان هەوڵەدا شتێ بکات کە سوودی گەنجی تیابێ، نەک ئەو شتانە کە گەنج لە ناوەدات. ڕاستەکە یعنی حرامە ماوسا. براکەم ها من بۆتم باس کرد، تۆ بێ مەسلحەت و مەفسەدە لێکەیتەوە، کەواتە ئەو گێم سەنتەرانە مەفسەدەکەی زیاترە لە مەسلحەتەکەیت. باشە ماوسا یان دەستە خۆش بێ. جا زۆر جا